لە دوێنێەوە شەپۆلێکی بەفربارین دەڤەری باڵەکایەتی گرتوتەوە و زۆرترین ڕێژەی بەفربارین لە سنووری حاجی ئۆمەران بووە، نزیکەی 6 سانتیم بەفرباریوە. تەواوی جم و جۆڵی بازرگانی بەهۆی بەهێزی شەپۆلەکە لە دروازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران وەستا. مە دووەم شەپۆلەکەوا ڕوو لە ناوچەکەمان دەکات، هەرچەندە لە ڕووی ئاستەنجیەوە ناوچەکەمان بەهۆیەوەیکەوە ناوچەیەکی شاخاویە بە فرێژی زۆر ڕووی تێ کردووە، ڕێگاوبانەکانی داخستووە، ئاستەنگێش زۆر بۆ هاوڵاتیان دروست بووە، بەڵام خۆشبەختانە ئەمە جێگای دڵخۆشیە و جێگای گەشتبینیەکی زۆرەکەوە ئەم بەفرا بەو شێوازە ئەتوانین بڵین ئەو ساڵ لە وشکە ساڵی ڕزگارمان دەکات و دەتوانن لە وەرزەکانی تر سود لەم بەفرا ببیندرێت. لە چۆمان 15 سانتیم بەفرباریوە و هاوڵاتیان دەڵێن بە پێدانی تەنها 1 بەرمیل نەوت ناتوانن ئەم زستانە سەختە بەڕێ بکەن. منتیقەیمە منتیقەکی زۆر ساردا، منتیقەکی بە بەفرا، داوای لە حکوومەتی هەرێمی کوردستانە کەم جارەکە دیشن نەفتێنۆ بینیتەوە، گە بە گرانیش بی بە 100,000 بی لۆن بینیتەوە. زۆر تەحسیلی لە سروشتی و دار و شتێکە، ئەگەر لۆن نەینیتەوە خەڵک تووشی دار بڕین و شتێبی. منتیقەمە منتیقەشی زۆر ئەساس و سارد و سەرمایە. ئەمە 4 ڕۆژە بەر لە ماڵی خۆم ئاومان نییە، ئێستا لە مزگەوتێ بەوە مزگەوت چوم نوێژێ بکەم ئاو نەبوو، ڕێنیە بچۆ ماڵێ، نەفت نییە سۆبەی هەڵکەی، کارەبات نییە گڵۆپی پێ بکەی، وەز ئەکەن لەو پەڕی خراپیدایە. لەم وەرزەدا لە حاجی ئۆمەران 270 سانتیم بەفرباریوە و لە چۆمانیش 44 سانتیم. ئەم ڕێژەی بەفربارین لە دەڤەری باڵەکایەتی مەترسی وشکە ساڵی ناهێڵێت. پێشەوە مەحموود کورسات نیوز، چۆمان.